و بینیمان لە شەڕی دوانزە ڕۆژەیە شەڕی موشکی کرد ئێران. ئیسرائیلی ترسان بە موشەکانە یان ڕاستتر بڵێن هەدەفی دەپێکا وای لە ئیسرائیل کرد کە ئێران مەترسیە تەنها بە موشک هێرش بکاتە سەری؟ بەڵێ بۆ موشکانە بۆ 12 ڕۆژە ئیسرائیل خۆی پێش کەوتوو بوو کە ئەم شەڕە ڕابگرێتن لەبەر دوو خاڵ. خاڵی یەکەم کە استنزاف کرا موشکی دیفاع جەوی نەما کە ئێران بەردەوام لێدا شەو ڕۆژ ئەو تەوەقعی ئەوەی ناکرد کە لێی بدا بە شەو دوایەوە بە ڕۆژ لێی بداتن. ملەتی ئیسرائیل فێری ئەم جەوە نین شەڕ بکرێ وەکو ئێمە وەکو وڵاتانی تر بۆمباکەوێ هەمووی ڕاکە سەیرەکە هەمووی لە ژێرزەمی بوو 12 ڕۆژ تحمل ئێمە ناکەن ئەمانە فێری کەیف و گەڕانن. ئیسرائیل خاکی بچووکە هەموو شەکانی کە لێیدا توانی حەسڵی بکاتن بە تەواتی. خاڵی دووەم کە ویستی شەڕ ڕابگرێ ئەوەیە کە خۆی پێشاندا بۆ جیهان من ئاشتی خوازم کە خۆی دەستی بە شەڕەکە کرد من ئاشتی خوازم بەڵام ئێران قبوڵ ناکاتن.